گفتگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر ئێلی گۆڵد سەرۆکی پەیمانگەی گۆڵد بۆ استراتیژی نێودەوڵەتی ڕاستەوخۆ لە واشنگتنەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر سڵاوت لێبێت هەر کە گەیشتە فڕۆکەخانەی ئیسرائیل بێنگۆریۆن بێگومان لەم فڕۆکەخانەیە هەر سێ سەرۆک جۆ بایدن هەروە سەرۆکی ئیسرائیل و سەرۆک وەزیرانی ئیسرائیلیش یەکسەر باسی ئێرانیان کرد. خوێندنەوەی تۆ بۆ ئەمە چییە؟ دەنجی من گەیشتە دکتۆر ئێلی؟ پێم وابێ دەنجی من باش نەگەیشتۆتە دکتۆر ئێلی. دەمەوێت پرسیارەکە دووبارە بکەمەوە. خوێندنەوەی ئێوە بۆ وتارەکەی سەرۆک بایدن و سەرۆک درەنگ گەیشت دەنگەکە. یەکێک لەو گفتوگۆیانەی کە سەرۆک بایدن دەیەوێت کە قسەی لەسەر بکات ئەوەیە توانای ئیسرائیلە بۆ وەڵامدانەوەی ئێران و ئەو پێویستەی کە ئەو بەرگریە کە پێویستە ئیسرائیل هەی بێ هەموو کات ئەمە پرسیارێک بووە کە لە گفتوگۆکاندا هەموو کات دکراوە ئایا ئیسرائیل دەتوانێت وەڵامی ئێران بداتەوە و هەڕەشەی چەکی ئەتۆمی ئێران بابەتێکی گرنگە و ئەگەر بێت و شەڕی ئەتۆم یاخود ئێران دەستی بۆ ئەو بژاردە زۆر مەترسیدارە برد ئیسرائیل توانای بەرگریکردن لە خۆی هەیە و ئەمریکا چۆن نەتوانێت هاوکاری ئیسرائیل بێ لەمڕۆوە. زۆر باشە. یەکێک لە بابەتانی لە ساتی گەیشتنی سەرۆک بایدن قسەی لەسەرکرا هەڕەشەکانی ئێران بوون. سەرۆکۆماری ئێران گوتی ئەمە ئاسایشی ئیسرائیل ناپارێزێت ئەو قسانەی بایدن دەیکات. تۆ دەڵێی چی؟ بەڵێ ئەوەی کە دەبینین ئەوەی کە ڕوئەدا سیاسەتی ئیدارەی بایدن بەرامبەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کەنداو بەگشتی وەڵامدانەوەی با بڵێن وڵاتانی ناوچەکە بەرامبەر بە سیاسەتی ئیدارەی بایدن ئەمە گرنگە چونکە ژینگەیەک دروست بووە. ئێستا وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێ ئاسایشی خۆیان بپارێزن و هاوپەیمانیەک دروست بکەن لە ناوچەکەدا بۆ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆەوەی کە کۆنتترۆڵی ئاسایشی خۆیان لە دەستی خۆیان بێ. هەتا ئێستا ئەم کۆنتترۆڵە نەبووە و پەیوەندیەک لە نێوان سعودیە و ئیسرائیلدا دروست نەبووە بە فەرمی ئەوەی کە ئێمە ئەیبینین و ڕێکەوتنە ئیبراهیمیەکان کە کران لە ئیدارەی پێشوودا هەنگاوێک بوو بەو ئاڕاستەیە. بەڵام ئێستا سیاسەتی ئەمریکا لە ناوچەکە دەیەوێت ژینگەیەک دروستکە بۆی کە ئیسرائیل و سعودیە و وڵاتانی دیکە لێک نزیک بێتەوە نەک لە ڕووی ئابوووریەوە بەڵکو لە ڕووی ئاسایشەوە پەیوەندیەکی تودوتۆڵ و باشیانە بێ. بیرۆکەکەش ئەوەیە کە ئەم ئیدارەیە دەبینێ و وای بۆ دەچێ کە پێویستە ئەم پەیوەندی لە نێوان ئیسرائیل و سعودیەدا بە دەرەجەی یەک دروست بێ واتە ببێتە پرۆژەیەک و هەردوو لە باوەڕی تەواویان پێ هەبێ چونکە ناوچەکە دەبێ خۆیان وەڵامی ئێران بدەنەوە نەوەکو ئەمریکا لە هێڵی پێشەوە بێت لە وەڵامدانەوەی هەڕەشەکانی ئێران. بەڵێ جۆ بایدن لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ کەناڵی 12 ئیسرائیل دەڵێ ئەگەر پێویست بکات بەهێز ڕێگری لە ئێران دەکەین دەستی بگاتە چەکی ئەتۆم. پێت وایە بگاتەوە ڕادیەی ناکۆچەکان ینی بگەنە ئەو ئاستە هێز بەکاربهێنرێت؟ نەخێر من پێم وان نییە بگاتە شەڕی با بڵێن ئەتۆم بەڵام لەگەڵ ئەوەشدا
هەردوو وڵات با بڵێن ئیسرائیل و ئەمریکا مەبەستەکەی ئەوە بووە کە ئەگەر بێت و ئێران بەردەوام بێت چەکیەتۆم بەکار بەڵێن بەدەست بێنێ بە دڵنیایەوە هێز بەکاردێنن. باشە لە لووتکەی جەددا لەگەڵ وڵاتانی ئەنجومەنی یاریکاری کەندا و باس لە دروستکردنی هاوپەیمانی بەرگری ئاسمانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرێت پێت وایە ئەم لووتکەیە دۆخی ناوچەکەی هێور دەکاتەوە یاخود بە پێچەوانەوە دۆخەکە دەشڵەژێنێت. ئەوەی کە گرنگە بزانین کە لە ناوچەکەدا چی ڕوەدا نەک ئەو دۆخی کە ئێستا لە دۆخەکەدا هەیە ئەمە ئەوەی کە تۆ باسی کرد هەنگاوی یەکەمە بۆ هێورکردنەوەی ناوچەکە نەک بۆ تێکدانی واتە تۆ دەبێ پێشەوەی ئاسایش دابینکەی دەبێت سەقامگیریت هەبێ واتە هاوپەیمانیەکی لەم شێوەیە هەنگاوی یەکەمەوە بۆ دابینکردنی ئاسایش لە ناوچەکە واتە ئەو هاوپەیمانەیە کە دروست دەکرێ ئەمریکا دێت هاوکار دەبێت لەگەڵ ئەو وڵاتانە بۆ ئەوەی کە وەک وتم سیاسەتی ئیدارەکە وایە وڵاتانی ناوچەکە خۆیان بتوانن بەرگری لە خۆیان بکەن نەک هەموو جار ئەمریکا بێت دەستێوەردان بکە بۆیە هەر هەڕەشەیە کە لە ئێرانەوە بێ یاخود لە هەر ناوچەیەکی دیکەەوە بێ ئەمریکا دەوێت وڵاتان خۆیان بەرپرسیارەتی ئاسایشی خۆیان بگرنە ئەستۆ و دروستکردنی ئەم هاوپەیمانیەش لە ناوچەکەدا هەنگاوی یەکەمە. باشە ئیدارەی بایدن دەگەڕێتەوە نێو ڕێککەوتنەکە مەبەست ڕێککەوتنی ئەتۆمیە بێگومان. ئەمە دەوەستێتە سەرەوەی کە بزانین چی ڕوەدا و بزانین وەڵامی ئێران چی دەبێت لەسەر ئەم بابەتە چونکە وەکەڵێن تۆپەکە لە ساحەی ئێرانە و ئایا ڕژێم واز دەهێنێ ڕژێم ئێران لەو داواکاریانەیە کە هەیەی و ئەگەر هاتوو لەسەر ئەم داواکاریانە بەردەوام بێ بە دڵنیاییەوە لە ڕێکەوتنەکە زیاتر و زیاتر دوورەکەوێتێ بۆیە ئەم ئیدارەیە دەیەوێت بەردەوام بێ و گفتوگۆکان بەردەوام بن دانووسان بەردەوام بن بەڵام دەوەستێتە سەر وەڵام ئێران وەکوتم. باشە ئێران مەرجی هەیە دوو لە مەرجە سەرچیەکانەوەیە کە سوپای پاسداران لە لیستی تیرۆر بهێنرێتە دەرێ واوی دیکەشیان پەیمان بدات جگەل لە خۆی سەرۆکی دوای خۆشی کە لە نێو ڕێکەوتنەکەدا بمێنێتەوە شتیوا دەکرێت بەپێی دەستور و یاسای ئەمریکا کۆنگرێس ڕێبەوە دەدات. بەڵێ ئێستا کۆنگرێس پێش هەڵبژاردن بە دڵنیاییەوە پێیان وتووە کامیدارەی دەبی چی بکە و هەڵوێستیان چییە لەسەر ئێران بە دیاریکراوی ئایا سوپای پاسداران لە لیستی تیرۆری ئەمریکا دەربهێنن یان نا هەڵوێستی خۆیان ڕاگەیاندووە پێشتر بەڵام ئەگەر کۆنگرێس دوای هەڵبژاردن لە دیموکراتەوە بۆ کۆماریەکان گۆڕا ئەو کاتە کۆماریەکان هەڵوێستی خۆیان نەخەنە ڕوو بەڵام ئەمە ئەوەستێتە سەر سەرۆک و ئیدارەکەی بە دیاریکردی بۆیە کە بزانن چی ئەکەن ئایا دەرهێنانی با بڵێن سوپای پازاران لە لیستی تیرۆردا پێویستە و دەتوانن و ئەوەی کە هەیە ئێستا ئەم ئیدارەیە سوپای پازارانی لەناو لیستەکەدا دەرنەهێناوە بە تیرۆریست ناساندوێتی و تا ئێستا هیچ گۆڕانکاریەک بەسەر سیاسەتەکەیدا نەهاتووە. باشە بابەتێکی دیکە پرسی ئاسایشی خۆراک و وزەی ڕۆژئاوایە بەهۆی لێکەوتەکانی شەڕی رووسیا و ئۆکرانیا پێت وایە داواکاری سەرۆک بایدن لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چی دەبێت دەتوانن کێشەی ئاسایشی خۆراک و وزە لە جیهان چارەسەر بکەن؟ من پێم وایە ئەمە
بابەتێکی زۆر فراوانە من پێم وان نییە وڵاتانی ڕۆژهڵاتی ناوەڕاست بتوانن ئەم کلێنەی کە دروست بووە لە ئاسایشی وزە و با بڵێن دانەوێڵە و خۆراکدا بتوانن پڕی بکەنەوە و بە دیاریکراوی لە ئاسایشی خۆراکدا چونکە ئەم خۆراکە لەو ناوچەیەوە نەهاتووە پێشتریش تا ئێستا پڕی بکەنەوە بۆیە لە شوێنێکی دیکە و لە ئۆکرانیا و رووسیاوە هاتووە بۆیە من پێم وان نییە بتوانن بەوەی کە وڵاتانی ڕۆژهڵاتی ناوەڕاست ئەم کلێنەی دروست بووە ئەم پچڕانەی لە زنجیرەی با بڵێن خۆراکی و ئاسایشی خۆراک و وزەدا دروست و پڕی بکەنەوە لەوانەیە لە وزەدا بتوانن ڕۆڵێکی باش بگەێرن بەڵام لە ڕووی دابینکردنی ئاسایشی خۆراکەوە من پێم وانە ئەوەی ئەمەوێت لەسەر وزە قسە بکەم لەسەر با بڵێن بابەتی قەیرانی وزە ئەکرێ وڵاتانی ڕۆژهڵاتی ناوەڕاست هاوکار بن و ئەو کلێنە پڕ بکەنەوە ئەمە پرسیار هەڵناگرێ بەڵام بۆ بابەتی خۆراک پێم وانیەوە زەحمەت بەڵێ بەڕێز دکتۆر ئێلی گۆڵد سەرۆکی پەیمانگەی گۆڵد بۆ استراتیژی نێودەوڵەتی ڕاستەوخۆ لە واشنگتنەوە لەگەڵمان بیسپاس بۆ تۆ دکتۆر ئێلی.